کتێبی زارۆکانی زاگرۆز بە زمانی هۆڵەندی و کوردی بڵاوەکرێتەوە. زارۆکانی زاگرۆز لە نووسینی شاد ڕەئوف قەزازە و سەرەتا کتێبەکە بە زمانی هۆڵەندی بڵاوکراوەتەوە و دواتر وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی. شاد قەزاز لە دایک بوو شاری ڕانیە و لە شاری سلێمانی گەورە بووە. ساڵی 1990 لەگەڵ خێزانەکەی کۆچ دەکەن و لە هۆڵەندا نیشتە جێبن. کتێبەکە بە سەرهاتی شازادەیەکی کورد دەکات لەلایەن باوکیەوە ڕادەسپێرێ کە دوای مردنی لە بری براکانی ئەو بچێتە شوێنی. بەڵام ئەو کچە شازادەیە ئەوە ڕەت دەکاتەوە و ئەوەش ڕووداوی چاوەڕوان نەکراوی لێ دەکەوێتەوە. بۆ قسەکردن لەسەم کتێبە بە سوپاسەوە ڕاستەخۆ بەڕێز شاد ڕەئوف قەزازمان لە هۆڵەنداوە لەگەڵدایە. کاک شاد سڵاوە لێ بە سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. سڵاوتان لێبێت کاکە دەستان خۆش بۆ ئەم داوەتە پێم خۆشە دەستان خۆش. زۆر سوپاس بۆ ئێوە. کاک شاد لە سەرەتاوە پرسم بیرۆکەی نووسینی ئەم کتێبە لە چووە سەری هەڵداوە؟ وڵا لەوە سەری هەڵداوە کە من ماوەیەک دەستم کرد بە خوێندن لەسەر مێژووی کورد و کەلتوری کورد و ئەفسانەی کوردی و فارسوانە. هەستم کرد شتی تایبەتی تیا و شتی جوانی تیا و ئەشتوانەی تازەی کەیتەوە و بە نوعێکتە دروستی کەیتەوە بە مۆدرنانە. در هەستان دەستم کرد بە نووسین تر لەم چیرۆکە میتۆلۆژیای و فۆکلۆری کوردی زۆرتیایە یەک چیرۆکە بەس ئەو چیرۆکانە ئەو ئێلەمەندانە بەکارم هێناوە بۆ دروستکردنی ئەم ئەفسانە. یعنی زوحاک، شامەران، سیمۆرغ کە لەسەر بەرگەکەی بینیت ئەوانە هەمووی تایە یەنەوە لە ناو چیرۆکە. بەڵێ فەرموو کاک شاد فەرموو. ئیترم ئەوەش مەحاولەیەک بوو بۆ من کە ئەم شتە کۆنانەی کوردی تازەکەمەوە و بیشی ناسم بە خەڵکی ئەوروپا و هۆڵندا. بەڵام چونکە ئەم چیرۆکە تەوانە خۆی کوردیە خۆ لە ئاسڵا بێ بە کوردی بنووسرێت ئەوە یەکێک لە تراجیدیەکانی ئەوەیە کە وەکو مناڵێکی کورد لە وڵاتێکی تر گەورابیر کە کوردیەکەم ئەوەنە نییە بتوانم چیرۆکێکی بنووسم. یعنی ئێمە نوعی تراجیدیە کە ئەفسانەیەکی بە تەواوەتی کوردی نەمتوانیەوە بە کوردی بینووسم بە هۆڵی نووسیوە. بەڵام ئێستا کە وەرگەڕاوە بە کوردی ئەم چیرۆکە توانێت بگات بڕاتەوە بۆ ماڵەوە. بەڵێ کاک شاد نووسینی کتێبێک بە زمانی هۆڵەندی لەلایەن گەنجێکی کورد لە هەندەران چ پەیامێکی لە پشتەوەیە؟ ئیتر ئەوە کە وتم مەبەستم چییە کە تراجیدیەکە پەیامەکە چییە؟ ئیتر پەیامێکی سەیرە. من لەوانەیە بڵم پەیامەکە ئەوەیە کە هەرچەند لە وڵاتی خۆت و لە زمانی خۆت دوورکەویتەوە وەختێک گێت کە ئەگەڕێیتەوە بۆی. ئیتر ئەمە گەرانەوە بۆ من ناوعێکی ئەمە بووە. من لەوانەیە بڵم ئەوە پەیامەکەیە. بەڵێ کاک شاد وەک پێشتر ئاماژەم پێ کتێبەکە وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی. ئامانج لە وەرجێڕانی کتێبەکە بۆ زمانی کوردی بە دیاریکراوی چییە؟ ئامانجەکە ئەوەیە کە چونکە ئەم کتێبە ئەم نووسینە ئەم چیرۆکە بە تەواوەتی کوردیە حاقیشە بە کوردیش بناسرێت و لە کوردستانیش بناسرێت و ئەوەش هەستەکەم کە تا کتێبەکە و چیرۆکە نەگاتەوە کوردستان نەگاتەوە ماڵی خۆی چیرۆکەکە تاوانە بووە. بەڵێ کاک شاد دەپرسم خوێندنی فەلسەفە تا چەند کاریگەری هەبووە لەسەر نووسینەکانت بە شێوەیەکی گشتی؟ وڵای ڕاستەکەی من هەستم لە نووسین لە کاتە خەریکی نووسین بووم هەستم زۆر بەوە ناکرد کە بەسکە خەڵک پێیانە وتمەوە کە یان خوێنەوە پێیانوت فەلسەفەی شتی زۆرتیایە. ئیتر دیارە بەبێ خۆم بزانم شتی زۆرم تێکردووە و خەڵک ناسیوێتەوە. ئیتر هەر شتێک لە دنیا فێرە بیت لە ژیانی خۆتە بەسەرتایەت و تیا فێرە بیت بە نوعێک ڕەنگ لە چیرۆکە ئەبینێتەوە. ئیتر ئەوەش شتێکە حەزەکەم کە خوێنەوە خۆیان بیخوێنەوە حەزەکەم بزانم چی بزانن. حەز ناکەم زۆر ئاشکرایەتی بەمێ بۆی خەڵک لە ناو بە شێوێکی کراوە بیخوێنێتەوە و معنای خۆی بخاتە ناوی. بەڵێ بۆ گەنجێکی کوردی دانیشتووی هەندەران نووسینی کتێبێک کە کارکتەرەکانی ڕەگ و ڕیشان لە ناو مێژوو کلتوری کوردیدا هەبێت چ پەیامێکی لە پشتەوەیە کاک شاد؟ ئەو پرسیارە پەیامەکە ئەوەیە کە وڵا هەست دەکەم وەڵامی ئەو پرسیارە ڕێک وەڵامی پرسیارەکەی زمانەکەیە کە هەرچەند دوورکەویتەوە لە خاک و وڵات و دەوڵەتی خۆت ڕۆژێک یەت کە ئەگەڕێیتەوە پیایە.
کە ئەگەڕێتەوە بۆ لای ئیتر من هەست دەکەم پەیامەکە ئەوەیە کە هەرچەند لە هۆڵدا گەورە بووم کە ئەفسانەیەک چیرۆکێک بنووسم کەواتە کاریگەری کولتور و مێژووی کوردن لەسەرە بە شێوەیەکی گشتی بەتاکید زۆرتری شەوێت هەر تا گەورەبی زۆرتر بێت چونکە وتم بۆ کۆی وتم ئەگەڕێیتەوە بۆی باشە کاک شاد وەک ئاشکرایە لە کتێبەکەدا ویستوتە هێز و توانای ژن بەردەستە بکەیت ئەوش بە دەستپێشخەری پیاوێک کە لە کارکتەری پاشای وڵاتدا بەردەستای بێت کاریگەری ئەوە لە کۆمەڵگەیەکی پیا و سالاری وەک کۆمەڵگەی ئێمەدا تا چ ئاستێکە؟ پرسیارەکە پرسیارێکی سیاسیە کۆمەڵاتیە یان پیساری چیرۆکەکەمەکەی چونکە پرسیارە زۆر گەورە کۆمەڵایەتی و تایبەت بە چیرۆکەکە بەڵێ مەبەستم بە دیاریکراوی بەڵێ با وەڵامەکەی بەمەوە کە مەبەستی ئەوە بەڕاستی کە دەستم کرد بە نووسین مەبەستێکم نەبوو لەوەی کە کچە یان کوڕیان چییە مەبەستەکەم ئەو هەر کە چیرۆکم دەست پێ کرد کە کاراکتەرەکان بۆم هاتن شازادەکە بە شێوەی کچێک هات بۆم لە شێوەی ژنێک هات بۆم ئەمە یەک دووەم ڕاستە لە کۆمەڵایەتی ئێمە بینی ژن و پیا و مشکلەیتایە و شتی باشی شتایە مەحاڵەی چیم کردووە لەم چیرۆکایە هەموو کارکتەرەکان بە نەوعێک لە ناو ترادیشنی خۆیانە تیانە ماون و بە نوعێکی تریش بە حاڵەکەن بێنە دەرەوە شت تازە بکەنەوە باشە ئیتر ئەو دوو سایدە لە هەموو کارکتەرەکان ئەیبینیت و لە چیرۆکەش ئەیبینیت لە بەرەوش لەوانەیە باشتر بواە کە شازادەکەمان ژنێ دەبێت بەڵێ کاک شاد من دو پرسیارە ئاڕاستاکە مەگە بە کورتی وەڵام بیتەوە پرۆژەی داهاتووی بەڕێز شاد ڕەئوف چییە؟ پرۆژەکەی من تا ئێستا ئەوەیە ئەم کتێبە لە ناو لە کوردستان بناسرێت ئێستا خەریکی چاپکردنی کتێبەکە بۆ کوردی اینجا خەریکین سەمینارێکیش دانین لە سلێمانی لەوانەش لە هەولێریش داینین ئیتر هەر کەس کە حەزەکە ئەوە ببینێ بە داوەتمان بێت بڕۆنە سەر ئینستاگرامی من شاد ڕەئوف ئەتوانن ئاگان لێبێ کەی ئەم سەمیناراکەین ئەوە پرۆژەکەی من ئێستا ئەوەیە و دوایش کتێبەکە بکەین بە ئینگلیزی و بە کەرمانجی بۆی لە هەموو دەوڵات خەڵک بتوان بخوێنێتەوە. بەڕێز شاد ڕەئوف قەزاز خەرمان بەرەکەت سوپاس کە ڕاستەخۆ لە هۆڵەنداوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.